دوای ڕێکەوتنەکەی نێوان کورد و حەشدی شەعبی بارودۆخی قەزای خوڕماتوو هێور بووەتەوە و بازاڕ و شوێنە گشتیەکان جموجۆڵیان تێکەوتووەتەوە و دانیشتوانی خوڕماتوش دەڵێن هیچ کێشەیەک لە نێوان کورد و شیعەدا بوونی نییە، بەڵام خەڵکی ئاژاوەگێڕ کێشە دروست دەکەن. ئەگەر وەزعی دز و درۆزن بمانتیرێ عیبمان نییە لە تورکمان نە لە کورد کاکە بڕێکەیە هاو تورکمان هەر دزە کوردیشە دزە ئەی کاکەسەم ئاژاوە لەسەر چی بیە دوو مناڵ گەنجیان داناوە لە سەیتەرە نەفام نازانێت جواب خەڵک چۆن بدات کاکە تو بڕۆ فریاکەوتن دانا بزان جەماعەت کامڵن ئەزانن جواب خەڵک بدەن ئەم مشکلە ئەوان دروستیان کردە کاک وەڵی سعیبی نییە ئەگەر دز بمانتیری ئەم لە وڵاڕات زیەکە ئەو لە وڵاڕات زیەکە کورد و تورکمان لە ژیانەوە من عمرم 6 ساڵە هێشتا نەمەم نەدیە کاکە خەڵک ئەم گەنجەژەوە قسەی حکومەت ناکەن کاکە نە حکومەت قراری داوە شەرکە نە پێشمەرگە قراری داوە شەرکە هاچیە کات زمەیەکاوە ڕاو کات وە قسەی کەس ناکەن کاکە نەوە قسەی شورتاکەن نەوە قسەی پێشمەرگاکەن ئەوە مەسەلەکەی تاو هەرچەندە بارودۆخی خوڕماتوو ئارامە، بەڵام کورد و شیعەکان ناوێرن هاتوچۆی گەڕەکەکانی یەکتری بکەن و بەشێکی زۆر لە دانیشتوانی قەزاکەش هێشتا لە دوودڵیدا ژیان بەسەر دەبن. ئێساکە شارەکە بۆتە دوو بەشەوە، بەشی شیعە و بەشی سونە کە کوردەکانی خۆمانە. هیوادارم ئەم ڕۆژە چاک بکرێت و خەڵک بگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆی. ئێساکە دووز حاڵی حازر وەکو شەڕ هیچ شتێک نییە. هیوادارم خەڵک بگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆی و بەرپرسانی خوڕماتوش جەخت لەسەر قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئاڵۆزیەکانی ئەم دواییەی قەزاکەیان دەکەنەوە. بارودۆخ زۆر ئارامە و دیارە 3 ڕۆژیشە تا ئێستاکە یەک تەقە لەم شارە نەکراوە و ئەو هێزە هاوبەشە کە پێکێنراوە دەسڕێتەوە بە ناو شارە بۆ ئەوەی زیاتر هاوڵاتیان تاکید کاتەوە کە دڵنیا کاتەوە کە هیچ لە ئارانیە و دیارە ئێمە کۆمەڵێ ئیشمان کردووە بوو ئەوەی ئەو زەر و زیانی کە بەر هاوڵاتیان کەوتووە قەرەبوو بکرێنەوە لە ئایندێکی نزیکدا ئینشاءڵڵا. هێوربوونەوەی بارودۆخی خوڕماتوو لە کاتێکدایە بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانەوە نزیکەی 35 کەس لە کورد و شیعە کوژران و بریندار بوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.